ئەم هەموو باسی دەوڵەتە ئەرێ باشە تەیموری شەرقی دروست بوو جنوبی سووتان دروست بوو ئەریتریا دروست بوو کۆسۆفۆ دروست بوو مانامی دەوڵەتن دروست بوو بەڵام کاکە پێشەوەی ئەم دەوڵەتانە دروست ببێت دەیان مەقالە لە نیوزویک نووسرا مەجلیسی ئەمن پورتوغال داوای کرد اتحادی ئەوروپی کۆبوونەوە بکات لەسەر تەیموری شەرقی ملیۆنە کەمتر بوون لە چەند جیابوونەوە ئێوە زانن 240 ملیۆن مسلمانی ئەندۆنیسی هەبوو 800,000 وتیان ئێمە دەوڵەت دروستەکەین جیابینەوە لە تەیمور پێڵن تەیموری شەرقی پورتوغال داوای کرد لە ئیتحادی ئەوروپی کۆبوونەوە کرا تەیموری شەرقیان کرد بە دەوڵەت داماوانە ئێستا نیوەیان لەو 800,000 نیوەی ئێستا پەناهێندەیە لە ئوسترالیا ئەریتریان دروست کرد و کردیان بە دەوڵەت جا ئەریتریش هەوەسعەکەی زۆر خۆشە کوڕینە یەکێکە بوو ناوی حامید عەواتی بوو زەعیمێکی نیشتیمانی بەقووەت کە شۆڕشی ئەریتریای دامەزران لە ئەیلولی 1961 وەکو بەرزانیە بەقووەتەکەی خۆمان مەلا مستەفا لە ئەیلولی 1960 هەردوو لا شۆڕشیان کرد لە 94 ئەسیاس ئۆفۆرقی ئیعلانی دەوڵەتی کرد و بوو بە دەوڵەت ئەوەی ئێمە ڕاکەین بە دوای لەتە دەوڵەتەکەشا کەس نییە ئاوڕمان لێ بدات ئەریتریا بوو بە دەوڵەت ئەوەی هاوکاری کرد بەس ئیسرائیل ئەسیاس ئۆفۆرقی خۆی کە نەخۆش کەوت هات بۆ ئیسرائیل بۆ عیلاج ئەڵێن کاک مەسعودیش کە خۆی شارەتۆ جارجارە وو نەبێ ئەچێ بۆ فحوساتەکانی لە ئیسرائیل کەوا بوو ئەم دەوڵەتەکە دروستە بێ لە 94 دەوڵەتە بوو بە 2004 بووین بە 2014 23 ساڵمان بە دوای ئەریتریشان ڕۆیشتین هەر باسی دەوڵەتی کوردی هەر ناکرێ یعنی کابرا هەر خۆی باسیەکە وەکەوایە تۆ لە ئەشکەوتێکە بانگ بدەی الله ئەکبەر حەی عەلە الصەلاة دوایش بڵێ باشە و خەڵکە گەمژێ بۆ نایەن بۆ نوێژ ئەنجا دوای کە کەسی دەست ناکەوێ یا حەبەذە الئیمارە وەلەو عەلە الحیجارە خۆی بە بە ئیمامی کۆمەڵێ بەرد لە دوای خۆی دانە و ئیستەوو یەرحەموکم الله ئیستەوو یەرحەموکم الله کاک مەسعودیش ئێستا دەوڵەتەکە وا دروستکە ئەرە دەوڵەت لەسەر چی دروستەکەی برا لەسەر پەرلەمان لەسەر حکوومەت لەسەر محکەمەی دەستوری ئاخر خەڵک تێک چوو لەگەڵ ئۆردۆغانە شوێنەکە بێ جیهەتێک هەبێ بڕۆنە بۆ حەل یانەمە ئینقیلابە و زوڵم کراوە ئەو هایە مەڕاست نییە و کوڕەکەی ئەو وای کرد و زاواکەی وای کرد و چەک ئاوا ڕۆشتە ناو سووریاوەتیان باش شکاتی لێکرا و چوونە محکەمەی دەستوری دادو گەشت چوە محکەمەی دەستوری لە لاوە سەری بەرزەوە هاتەوە دەرەوە هەمووی فشە و فیشاڵی ئەلمانیەت دەرچوو هیچ نەبوو ئێبرا ئێمە شکاتەکەمان لە کاک مەسعود بکەین بچین بۆ چوو محکەمەی دەستوریەکە کامەیە بچینەوە بۆ کەلار یا کفری بڵێن وەڵا ئەو خەڵکە دایبی نەدزیوە شیری مناڵی نەدزیوە 11 ساڵ حکم ئەی قوڕ بەسەر ئێمە دەربڕینەوە بەلای ئەو قازیە مولحیدە ئەرە باشەوە بێت چەند ساڵ حکمی یەشێکی وەک من بدا بەخوا قەسەم 111 ساڵیەتە جا خۆشە سێیەکیشە نووسێ لە تەنیشتێکەوە حکمەکەی سێ یانزەیی دووریش نییە لە ئیسرائیل وای ئەمریکا وای وڵاتان هەیە کە ئاوا حکمەکەیانەوە عەزیزی من دەوڵەتمان لەسەر چه ئەساسێ بۆ دروستەکەی لەسەر پەرلەمانە داخراوەکە لەسەر حکومەتە دزەکە حکومەتە گەوادەکە کە پڕی کردووە لە داوێن پیس و لەش فرۆش لەوەی کە ئاو کارەبای تەمین کردووە توخوایەوە شەرم ناکەن دەوڵەت دروستەکەن بە موچەی بندیواری هەرچی کەسێ لە عەشرەتی بارزانە چۆن ئال سعود 274,000 دۆلاریان هەیە مادام کوڕی عەبدولعەزیزی تاغوتنەوەی کە سعودیە دروست کرد لە 1932 هەموو ئال سعودێک 274,000 دۆلاری هەیە بەبێ هیچ شتێ ئێبێسە ئال بەرزانیەکان چەندیان هەبێ هەرخوا خۆی ئیزران پاشان دەرەکەوێت چونکە ئەمانەش هەر کەس ئێزانی دوایی دەرکەوت ئەگەر ئەمە دروستکردنی دەوڵەتە ئەرە برا مقدمەیەکی بۆ نییە دەوڵەتێک بۆ باسی ناکە باش ئەگەر ئەمە بۆ ئەوەیە کە بزانین خەڵکی کورد دەوڵەتیەوێ برا لا يتناطح عليه کەپشان دروستکردنی دەوڵەتی کوردی شەڕەبەرانی لەسەر دروست نابێ کوردێک نییە دەنگ نەدا بە دەوڵەتی کوردی نە کۆمونیستی ئومەمی نە ئیسلامی ئومەمی بابێمە هەر هەمومان لەگەڵ دەوڵەتی کوردی وەلەو دەوڵەتەکە ئەگەر هەر دیبەگەش بگرێت هەر ناوچەیەکی بچووکیش بێتەوە برا خۆ لە جیبۆتی گەورەتر خۆ لە بەحرین گەورەتر برا لە دەشتی قەراجە هەڵیکە خۆ ئەو زەمانەی مۆریتانیا بوو بە دەوڵەت ئاڵاکەیان کە برد بینایەکی بەرزی لێ نەبوو هەڵیکن بە خێمەوە دایان کوتە کەوا بوون بە دەوڵەت ئەمەی کە کاک مەسعود و پارتیەیڵێن بەڕاستی هەڵخەڵەتان و چەوهەشەکاری و فریودانە یەک دەوڵەتێ باس ناکە
یەک دەستگایەکی ناو کوردستان نییە کە پێ بڵێ دەستگایەکە و کوردایەتی دروستی کردو تەنانەت خودی پەرلەمانەکەش بیناکەی سەدام حوسێنە بینای مەجلیسی تەشیع تەنفیزی خۆفرۆشەکانی قەدیمە ئێستاش دیوانی خەڵکی داما و خەولێکەوت و تەقاعود و بێئیش و بێقەرار و ئەنجا ئەوانەی کە ئیمزاشێکن دێنە دەرێ ڕخۆی پێشێریک دەوڵەت لەسەر ئەشانی چی دروستی ببرە ئەمە بەڕاستی شتێکی زۆر گەورە و زۆر سەیرە کە تۆ احتیمات کەیتە سەر شتێک بتێوە دەوڵەت دروستکەی لەسەر شتێک وەسیلەکەت کوردایەتیەکە بێ کوردایەتیەکەش خەڵکی بینە چ زرکە تاڵێکە چ پاشەڵ پیسێکە چی ئینتاج کردو بۆ ئەم کوردە ئێستا خەڵک خۆمی بینێ باشە ئەم کوردە 26 دانە ساڵە جارە ئەم جیلەی ئێستا عمریان چلە هین تەسەورکەنەوەی عمری چلە 25 ساڵە لانی کەم پارتی وێچێتیە بینە چۆن حکومەکە جیلەکەی دوایەوە هەر هەتیوە خریجی جامعەشە زمان شارەزا بووە گەنجێکی بەهێز و پتە و بینای دەوڵەت و ئومەتێکی لەسەرەکرێ هیچ ئیشێکی دەستناک هەر هیچ ئیشێ بە فەڕاشی پەرتشکێنی سەرجادە پاکردنەوە دەوڵەت لەسەر ئەساسی چیە و دروستەکەیکەوە ئەگەر دیسان ڕاپرسیەکە بۆ ئەوەیەکەوە خەڵچینە ئەوە تا گەلەکەمان دەوڵەتی ئەوێ ئێبرا لە 2005 کرا احتیلالیش لەوێ بوو 1,800,000 باڵغی کورد ئیمزایان کرد ئیستیماران پڕ کردو کە ئێمە دەوڵەتی کوردیمانە ئەیترە عەهدە بۆچی تازەکەینەوە لە کشمیر عەزیزانی من لە کشمیر لەو بەشە داگیرکراوەی کە هەندستان داگیری کرد لە ساڵی 1947 لە ئابی 1947 هەموو شەعبەکە داوای سەربەخۆیی خۆی کرد ئینگلیز مهراجایەکی بۆ هێنا کە ئابرایەکی ئاغا حکمی کشمیری کرد ئەوە ئێستا 2007 کشمیر هەر داگیر کراوە ئومەمی متحیدەش گوێی لەو عەریزانە نەگرت و کەس بایەخی پێدا